مۆمبای کۆکردنەوەی جیاوازیەکان گردێک لە نێوان بەهەشت و دۆزەخدا، فانتاییەک لە نێوان فڕین و ڕۆچووندا، شارێک لە نێوان خۆشگوزەرانی و دەردەسەریدا. مۆمبای ناسراو بە هۆلیوودەکەی هیندستان. شاری مۆمبای یان بۆمبی پایتەختی هەرێمی ماهاراشاترایە لە وڵاتی هیندستان. ڕوبەرەکەی 603 کیلۆمەتر دووجایە. ژمارەی دانیشتوانی بەپێی ئاماری ساڵی 2015 22 ملیۆن کەسە. خەڵکەکەی بە زمانەکانی هندی، ئینگلیزی، چینی، عەرەبی قسە دەکەن. شاری مۆمبای هەشتهەمین شارە لە ڕووی ژمارە و چڕی دانیشتوان لە سەدەی 16دا و دوای داگیرکردنی لەلایەن پورتوگالەوە بۆمباران دەکرێت. ئەو کاتە ناوەکەی گۆڕدرا بە شاری بۆمبای. لە ساڵی 1996 ناوەکەی لە شاری بۆمبایەوە کرایەوە بە مۆمبای. شاری مۆمبای لە ڕووی فەرهەنگیەوە. مۆمبای ناوەندێکی گرنگی ڕۆشنبیری و کلتوریە. ناسراوە بە هۆلیوودەکەی هیندستان. گەورەترین ناوەندی بەرەمێنانی فیلم و سینەمایە. بۆلیوود ناوەندی بەرەمێنانی فیلم دەکەوێتە ئەو شارەوە. ساڵانە سەدان سینەماکار و ئەکتەری بەناوبانگ لە جیهانەوە ڕوو لەم شارە دەکەن. مۆمبای لە ڕووی ئاینیەوە. وەک چۆن شارەکە ژمارەیەکی زۆر لە خەڵکی تێدا دەژی، بە هەمان شێوە دابەش بووە بەسەر چەند ئاین و ئاینزای جیاوازدا. لەوانە هندۆس، ئیسلام، بوزی، زەردەشتی، مەسیحی، سیغی، یەهودی. شاری مۆمبای لە ڕووی کەشوهەواوە. بە بەراورد بە ژمارە و زۆری دانیشتوان، ڕێژەی سەوزایی لە ناو شارەکەدا کەمە. ژمارەی دانیشتوانی لە ڕووی دابەشبوونی ڕووبەرەوە گونجاو نییە. بۆی قەرەباڵغی و بەکارهێنانی زۆری ئامێریکۆن، راپۆرتە تەندروستیەکان گەڕانێک بەناو شاری مۆمبادا وەک کێشانی 100 جگەرە بەراورد دەکەن لە ڕۆژێکدا. سەرباری ئەوە شارەکە سەدان کێوی گەورەی لە زبڵ و خاشاک بۆ دروست بووە. لە ڕووی پێگە و ئاستی ژیانکردن و چینایەتیەوە. بە بۆچوونی ئابووری ناسان کاتێک کۆمەڵگە چینی ناوەڕاستی نامێنێت لە ڕووی ئابووریەوە، ئەو شار و وڵاتە لە شکستێکی گەورەدایە. بە بڕوای کۆمەڵ ناسان کاتێک چینایەتی لە کۆمەڵگەدا دروست دەبێت، لەگەڵ ئەوەی چینایەتی خۆی کێشەیە، لە هەمان کاتدا دەبێتە سەرچاوی دەیان کێشەی تر و بنیادی کۆمەڵگە لە لێواری هەرسی گەورە نزیک دەکاتەوە. سەرباری ئەوەی لە سەدا هەفتای بازرگانی هیندستان لە ڕێگای مۆمبایەوە ئەنجام دەدرێت، لە ئێستادا خەڵکەکەی دابەشی دوو چینی سەرەکی بوون. بەشێکیان ئاستی ئابووریان بەرزە و شوێنی نیشتەجێبوونیان جیایە. شەقام و کۆڵان و ئاستی خزمەتگوزاریەکان لەو ناوچانی ئەوانی لەدەژین لە ئاستێکی بەرزدایە. بەڵام بەتەنیشت ئەوانەوە خەڵکێکی هەژار دەژی کە لە گەڕان لە قوڕ و لیتەی دەمکەنار و لەسەر ئەو کێوە زبڵانەی لە شارەکەدان بژێوی خۆیان دابین دەکەن. جیاوازیەکە بە جۆرێکە نەک لە خەڵکی یەک شار، بەڵکو لە دوو قاڕەی جیاواز دەچن.